لە شەربینێکی بەرمەتوانە و زایە ڕاستیەکانەکە تا ئێستا خۆی ناڵێنەوە کە کەسێکی دەریێدەر کەسێکی ئاوا کە خۆی دەربکە ئەو پرسیارە بنێ زۆر سپاس. زۆر سپاس کاک عەلی، سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک عەدنان ئەگەر تۆ هەر وەڵامێکت هەبێت لەسەر پرسیارەکەی کاک عەلی، بەڵام پرسیاری ئێمە ئەوەیە کە ئایا ئەو مەرجانە چی بوون کە ئەو فیلمانەی کە بەشداریان دەکرد لەو فیستیڤاڵەدا کە دەبوو چەند مەرجێک هەبێت، ئایا فیستیڤاڵی ئەم جاریان مەرجی بۆ دانرابووت یا هەموو کەسێک یا هەموو هونەرمەندێک دەیتوانی بە بەرهەمەکانی بەشداری لەو فیستیڤاڵەدا بکات؟ بەڵێ من ڕێز و خۆشەویستی بۆ کاک عەلی و تەواوی بینەران کە ئێستا ئەو پرۆگرامە ڕاستەوخۆیە دەبینن، من خۆشەویستیم هەیە بۆ کاک عەلی، بەڵام ئەوە ڕایەکی تایبەتی خۆیتی ڕەنگە وەڵامەکە هەر لای جەنابی هەبی لای خۆی هەبیتن، کۆمەڵک خەڵک هەیە، کۆمەڵک سینەماکار و هونەرمەند هەیە، ڕەنگە حەز بە دەرچوون نەکەن، حەز بە دەرکەوتن کەمتر بکەن، ڕەنگە کۆمەڵێکی کە هەبیتن سەرقاڵی ئیش و کارەکانی تایبەتیەکانی خۆیتی، ئیش و کارە هونەریەکان و سینەمایی و تەلەڤیزیۆنەکانیتی. دیارە مامۆستا جەوی زەنگەنەش کە ئەو برادرە ناوی برد، من ڕێز و خۆشەویستیم هەیە لە هەولێرەوە تا سلێمانی ماسی دەکەم. بەڵێ سەبارەت بەو مەرجانی کە فیلمەکان بەو مەرجانی کە بەڕێستان باستان کرد، من لە نزیکەوە ئاگداری مەرجەکان نەبووم بەڕاستی، بەڵام لە ڕێگای بەڕێبەرایەتی سینەمای هەولێر و لە ڕێگای بەڕێبەرایەتی گشتی سینەماوە دیارە ئەو فیلمانە دەستنیشان کرابوون. ئەو فیلمانەش جگەل لەوەی کە فیلمی کوردی بوون، بەڵام لە ناوەڕۆکی فیلمەکان نزیک بوون لە ناوەڕۆکی فیلمە فەڕەنسیەکان یا با بڵێن فیلمە بیانەکان کە نمایش دەکرا. با بڵێن ئەو ڕۆژێک کە فیلمی ئاوازێک بۆ ئایندە فیلمەکەی من نیشاندرا لە سەرەتادا لە سەرەتا نیشاندانەکە فیلمی من نیشاندرا دواتر دوای فیلم من فیلمێکی فەڕەنسی نیشاندرا، فیلمێکی ئەنیمەیشنی فەڕەنسی پیشاندرا کە لەسەر منداڵ بوو، بابەتەکەی مژ سەر منداڵ بوو. بۆ نمونە کاتی کە فیلمی سنووری ئەو برادرە ستار بۆ بزانم ناوی ستارە دەرهێنەرێکی ڕۆژهەڵاتی کوردستانە، ستار چەمەنی گوڵ بەڵێ نیشاندرا، لە دوای ئەو فیلمێک نیشاندرا لەسەر سنوور و لەسەر پەڕینەوە و لەسەر ئابارەیی، یعنی بابەتەکان هەوڵدرا بوو بابەتی کوردیەکان و بابەتی بیانیەکان تێکەڵچێشی یەکتر بکەیت یان نزیکی یەکتر بکەیت بۆ ئەوەی بینەر لەو کەش و هەوایەدا نەبڕێتن بە بەردەوام ئاگداری فیلمەکەبی وەک گەورە دەرهێنەری سینەمایی و جیهانی ئەنیگمار بێرگمان دەڵێ سینەما موزیک وەک سحرە، دەچێتە ڕوو دەچێتە ناخی ئینسان و مێشتی ئینسان و ڕای دەچێتی بۆ لای خۆی و بیر و ڕاو فانتازیا و بیری بۆ چوون و چیرۆکەکانی دەرهێنەر لەو ڕێگایەوە بۆ کەسانە دەگات. بەڵێ کاک عەدنان، بە کاکهونەری ژوەر بگرین لە کەلارەوانێ دواتر گفتوگۆ بەردەوام دەبێت. بەیانیت باش کاکهونەر؟ بەیانی تۆش باش. زۆر سپاس، مەمنون. فەرموو. وەڵا بەخێراتنی کاک عەدنانەکەم. من پرسیارێکمە بوو بۆ کاک عەدنان، ئایا بۆ ناوچەی گەرمیان پشتگوێ خراوە لە ڕووی هونەر؟ بەڵێ تەنها ئەو پرسیارەت هەبوو؟ وەڵام منش پێم خۆش بوو لە تەلەڤیزیۆنەوە ئەیبینین کە فیستیڤاڵی سینەمایی لە سلێمانی لە هەولێر دەکرێ، ئێمە شەکو و شانۆکە کەلاش ئەو فیستیڤاڵانە بکرێ و کەلاش پشتگوێ نەخرێ. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاکهونەرگیان. کاک عەدنان، پرسیارەکەی کاکهونەر ئەوە بوو ئایا بۆچی ناوچەی گەرمیان پشتگوێ خراوە لە ڕووی بەشداریکردن لەو فیستیڤاڵانەدا، یاخود هەندێک جار نمایشەکانی ئەو فیستیڤاڵانە لە هەندێک لە ناوچەکانی تردا بەڕێوە ناچێت؟ بەڵێ من سڵاو بۆ کاکهونەر. دیارە گەرمیان هونەرمەندی زۆر گەورە و زۆر باشی لێیە، من دەستی خۆشەویستیان بۆ دەنێرم و ئافرینیان لێ دەکەم، بەڵام من لەو بڕواایە دانیم کە کەلار یا با بڵێن ناوچەی گەرمیان پشتگوێ خراپی. ئێستا کە لە ڕێگای بەڕێبەرایەتی گشتی سینەماوە کە خۆم لێ وەک فەرمانبەرێک دەوام دەکەم، ئێستا خەریکی سازدانی سێ فیستیڤاڵی زۆر گەورەین
چوار فیستیڤال لە ڕاستیدا نەک سێ فیستیڤال فیستیڤالەکیان لە پارێزگای سلێمانیە کە برادرانی گەرمیان و کەلار و کیفری و ئەوانە دەتوانن لە ڕێگای بەڕێبەرایەتی سینەمای سلێمانی پرۆژەکانی خۆیان پێشکەش بکەن جگەل لەوە لە بەڕێبەرایەتی سینەمای هەولێر هەم فیستیڤالێک پێش خەریک سازانی فیستیڤالەکەن دەکرێت هونەرمەندانی هەولێر و دەوروبەری هەولێر بەشداری لەو فیستیڤالە بکەن هەم برادرانی کەرکووک و دەوروبەری کەرکوچیش دەتوانن لە فیستیڤالەکەی هەولێر و فیستیڤالەکەی سلێمانیش بەشدار بکەن چکە لەوە لە فیستیڤالێکی کەشمان هەیە لە شاری دهۆک لێن درێژ دیارە لە برادرانی ناوەوەی دهۆک و دەرەوەی دهۆک ئەوانش دەتوانن بەشداری بکەن چوارەم فیستیڤالش ئەوەیە کە هەر سێ فیستیڤالەکە دوای ئەوەی کۆتاییان دێ باشترین فیلمەکانی ئەو فیستیڤالانە لە فیستیڤالێکی نێودەوڵەتی کە بەڕێبەرایەتی گشتی سینەما لە وەزارەتی ڕۆشنبیری پرۆگرامی هەیە سازی بداتن باشترین ئەو فیلمانە ساز دەکرێت و فیستیڤالێکی نێودەوڵەتی بۆی ئەنجام دەدرێتن پێم وایە ئەوە فرسەتێکی زۆر باشە چار فیستیڤال لە چوار پارێزگای کوردستان ساز بکرێتن لە ماوەی نێوان تقریبان 6 مانگ تا ساڵک پێم وایە ئەوە تەظاهرێکی هونەری سینەمایی زۆر بەرزە پێم وایە ئەو شوێنانەی کە دەمێکە سینەمایان هەیە ناتوان ئەو بڕەپارەیە یا ئامادە باشیە دەربڕۆن یان خۆیان ئامادە بکەن بۆ سەهزدانی چهار فیستیڤال لە ماوەی باڵێن ساڵێکدا ڕەنگە ساڵێک بێتن بەڕاستی کاکوونەر و هەموو برادرانی کەلار و گەرمیان دەتوانن لە ڕێگای بەڕێبەرایەتیەکانی هەر سێ فیستیڤال داخوازیەکانی خۆیان سیناریۆکانی خۆیان پرۆژەکانی خۆیان پێشکەش بکەن پێم وایە ئەوانش پرۆژەکانیان لێوەردەگرن و دراسی دەکەن و لێژنەی تایبەتی خۆیان هەیە پێم وایە ڕێگان نەگیراوە لە بەردەم هیچ کەسێک هیچ کوردێک هیچ ئینسانێک بۆ ئەوەی بتوانێت لەو فیستیڤالانە بەشداری بکات. بەڵێ کاک ئەدنان ئەگەر پێمان بڵێ ماوەی خۆ ئامادەکردن بۆ ئەم فیستیڤاڵە چەندێکی خایاند؟ مەبەستت فیستیڤاڵی فیلمی فەڕەنسیە؟ بەڵێ ماوەی خۆ ئامادەکردن بۆ فیستیڤاڵی فەڕەنسی پێم وایە نزیکەی 2 مانگی خایاند لە ڕاستیدا ئەو جۆرە نیشاندانانە دەکرێت ناو بندرێ فیستیڤال دەکرێت ناو بندرێ وەرزی نیشاندانی فیلم یان هەفتەی نیشاندانی فیلم یان هەفتەی فیلمی فەڕەنسی کوردی چونکە فیستیڤال جەنابتان و هەموو سینەماکاران دەزانن کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە دەبێت فیستیڤال پێشبڕکێ لەسەر فیلمەکان هەبێت دەبێت لە فیستیڤالدا خەڵاتدا بەش بکرێت دەبێت لە فیستیڤالدا فیلمی بەشی پێشبڕکێ لەگەڵ بەشی لاوەچەکان زیاد بکرێتەوە دەبێت فیستیڤال لە فیستیڤالدا فیلمی ئەنیمەیشن و فیلمی دیکۆمنتی و فیلم فیکشن و کۆمەڵێک ستایلی دیکەی فیلمسازی دەبێت ئەوانە جیا بکرێتەوە و کۆمەڵک جگە لەوەش کۆمەڵێک تایبەتمەندی دیکەی هەیە بەڵام ئەوە دەکرێت ناوبندرێ هەفتەی نیشاندانی فیلمی کوردی فەڕەنسی یان وەرزی نیشاندانی فیلمی کوردی فەڕەنسی بەو قەبارە گەورەیە کە با بڵێن ناوی لێ بندرێ فیستیڤال و پێشبڕکێ فیلمەکان هەبیتن و فیلم لە خەڵک وەربژێ یا سیناریۆ لە خەڵک وەربژیرێ یان بودجێکی گەورەی بۆ دابین بکرێت بەو شێوەیەنەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو لەو فیستیڤاڵی فیلمی فەڕەنسیە ئەوە بوو کە بەڕاستی بۆ یەکەمین جار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شاشەیەک سکرینێک دێتە کوردستان کە قەبارەکەی 17 مەتر بەرزی و 24 مەتر پانیە کە بەڕاستی کەش و هەوایشی زۆر جوان بە بینەر وەک بێرگمان دەڵێتن ڕادەچێشتە ناو ئەو سحرەی کە پێی دەڵێن سینەما یا پێی دەڵێن میوزیک بڵێ. بەڵێ کاک ئەدنان ڕۆڵی هونەرمەندان وەخۆ ئامادەکردنیان یاخود بەشداریکردنیان لەم جۆرە فیستیڤالانەدا یاخود ڕۆڵی ژن وەکو دەرهێنەری سینەمایی لەم جۆرە فیستیڤالانەدا وەک پێویستە و لە چه ئاستێکدایە؟ بەڵێ من لە نامەی بەکەلۆریسی تەخەرجەکەم یعنی نامەی تەخەرجم لە بەشی دەرهێنانی سینەمایی لە کۆلیژی هونەری جوانەکان یەکێک لەو خاڵانەی کە باسم کردووە ئەوەیە کە بەڕێزت باز دەکەی
کومان لەودانی کە لێ کۆڵنەوەکەم باز لە بربەستەکانی سەرهەڵدانی پیشسازی سینەما دەکات لە هەرێمی کوردستان لە ماوەی نێوان ساڵی 1991 تا ساڵی 2008 کۆمەڵێک بربەست هەن کە بەڕاستی ڕەنگە لێ نەگەڕێن ژنان یان ئافرەتان یان کچان بێن بەشداری لە کاری فیلمسازی بکەن بە تایبەتی لە پێش کامیرە لە پشت کامیرا با بڵێن وەک دەرهێنەر وەک وێنەگر دیارە ژمارەیەکی زۆر کەم هەن کە بە پەنجەکانی بە پەنجەی دەست دەژمێردرێن زۆر بەداخەوە بەڵام لە پێش کامیرەش هەر هەمان کێشەمان هەیە لە کۆمەڵک سریالی تەلەڤیزیۆنی و لە کۆمەڵک فیلمی سینەمایی و کورتە فیلمەکان دیارە زۆربەی کات ئەو کێشەمان هەیە شکر بخوا دیارە ئەو ماوەیە ئەو کێشەیە خەریکە وردە وردە کەم دەبێتەوە دایک و باوکان و خوشک و براکانی ئەو کەسانی کە دەیانەوێت لە فیلم بەشداری بکەن ئەو ئافرەتانی ئەو ژنانە دیارە تێگەیشتنیان بۆ هوەر جیاوازترە ئێستا کە ڕوانینەکانیان جیاوازترە زۆر بەداخەوە دەڵێم کە ڕێژەی بەشداربووانی ڕەگەزی مێ لەو فیستیڤال و لەو کارە هونەری و سینەمایانە ڕێژەیەکی زۆر کەمە زۆر بەداخەوە کە ئەمە بەڕاستی من پێم ناخۆشە بەو شێوە باز دەکەم بەڵام ئەوە ڕاستی بابەتەکەیە ڕێژە و ئامادەبوونیان زۆر کەمە بە ڕەنگە لە ڕێگای کۆلێژی هونەرە جوانەکان بەشی سینەما کە ئێستا من لە نزیکەوە دەیان ناسم کۆمەڵی قوتابی زۆر چالاک با بڵێن لە ڕەگەزی مێ لەوێ دەخوێنن لە بەشی دەرهێنان لە بەشی ئەکتەری ڕەنگە ساڵەکانی داهاتوو لە بەشی وێنەگرتن و بەشی سیناریۆ و کۆمەڵێک بەشی دیکە تەخەڕز بکەن چەند ساڵێککە پێم وایە ئەو شتێکە ناوی زۆر جار ناوی دەدەن سینەمای کوردی یا با بڵێن فیلمی کوردی کە لە دوڕۆ دەبێتە سینەمای کوردی بە هەوڵ و هیمەتی کۆمەڵێک کەسی پسپۆر کۆمەڵێک کەسی ئەکادمی کۆمەڵێک سەرمایهدار و حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وسیلان و وەزارەتی ڕۆشنبیری پێم وایە لە داهاتووی نزیک سینەمای کوردی لە کوردستان سەر هەڵدا وەک ستایلێکی تایبەت بە نوێ و تازە بە شوێنە بەو شوێنانەی کە فیلمی لێ نیشاندە لەو فیستیڤالانەی نێودەوڵەتیەکان لەوێ سینەمای کوردی وجودی خۆی دەبی کە ئێستا کەش تا ئاستێکی کەم وجودی هەیە ئامادەبوونی هەیە لە فیستیڤال نێودەوڵەتیەکان هەر ئەوەتە چەند ڕۆژێک لەمە پێش لە فیستیڤالی پۆسانی نێودەوڵەتی لە کۆریا فیلمی شوێنێک بۆ یاری کاک شەوکەت ئەمین کە بەرهەمی بەڕێبەرایەتی سینەمای سلێمانیە سەبەب بەڕێبەرایەتی گشتی سینەما لەوێن دەرێت باشترین دوو خەڵاتی برد یەکەمیان خەڵاتی دەرهێنەر باشترین دەرهێنەر دووەمیان باشترین فیلمی ئەو فیستیڤالە بەڕاستی فیلمەکان ئامادەبوونیان هەیە لە فیستیڤال نێودەوڵەتیەکان بەڵام ئامادەبوونەکان بە ڕێژەیەکی زۆر کەمە هیوادارم لە داهاتوویەکی نزیک ئەو ڕێژەیە زیاد بکات. بەڵێ کاک عەدنان ئێمە لە کۆتاییدا زۆر سپاس دەکەین دووبارە سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانمان لە هەولێر. بەڵێ خۆشەویستان و ئازیزان لێرەدا هاتینا کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان لە بەیانی گەلی کوردستاندا دەخوازم کە جێی سود و ڕەزامەندی ئێوەی بینەر و خۆشەویست ببێت تا ڕۆژێکی تر و شەدبوونەمان بە ئێوەی ئازیز بەخواتان دەسپێرم کاتێکی شەر.